سڵاو فەلسفەی خوێندنەوە و شیکارکردن و ئاگاداربوون لە ڕابردوو کەڵگوەرگتن لە ئێستا و ڕوانین بۆ داهاتوو ئایندە بیر و زیهنی سەرکردایەتی سیاسی هەر بزوتنەوەیەک گەشە پێتەدا و دەبێتە هۆی سەرخستن و پێشخستنیە و شۆڕش و خەباتی کە لە پێناوی کارەکەات. لاڵقەکانی ڕابردووە ڕوودا و مێژوو هەوڵیدا بەوردی پەنجە بخاتە سەر ئەو برین و هەڵەستاتی ژانەی مێژووی 6 ساڵی ژێکاف و حیزبی دیموکرات و پاشان دروستبوونی کۆمار و ڕوخانی و شیدکردنی سەرکردەکانی حیزبی دیموکرات و تەواوی ئەو مێژووی کە بە چەندین وێزگەی جیاواز و قۆناغی جیاواز و هەنگاوی جیاوازە تێپەڕیەوە. لە دوایمین هەڵقەی ڕوودا و مێژووە بە گرنگی جێزانین قسەکردن لەسەر بارودۆخی ئێستای حیزبی دیموکرات بەوەی کە ئایا حیزبی دیموکرات ئێستا لەم قۆناغی ئێستادا لە وەزئی ئێستای سیاسیدا دەکەوێتە هاوکێشی سیاسی و حیزبە دەکەوێتە شوێی پەیوەندی نێو دەوڵەتی و نێوخۆی و هەرێمیەکانەوە. ئایا بارودۆخی ئێستای حیزب لەکوێدایە؟ ئایا پەیوەندیەکانی حیزب تا شوێ ئەکتیڤ و باش بوون؟ ئایا حیزبی دیموکرات چەند توانوێتی پەیوەندیەکی سیاسی نۆرماڵ پەیوەندیەکی سیاسی باش لەگەڵ پارتەکانی تری پارچەکانی تری کوردستاندا ساز بکات؟ ئایا ئەمان جوستراتیژەکانی ئێستای حیزب لەو گۆڕانکاریانی کە لە ڕۆژهەڵاتی ناوی ناسەرچاویان گرتووە لە شوێدایە؟ بۆ ئەم پرسانە و چەندین پرس و بابەتی تر دیسانەوە میوانداری بەڕێز خالید عەزیزی سکرتێری حیزبی دیموکراتمان کردەوە بۆ درێژدان بە گفتوگومان. کاک خالیدجان دووبارە بەخێر بێت. زۆر سپاس بۆ بەرنامەکە. کاک خالید پێم خۆشە سەرەتا لێەوە دەست پێ بکەم کە بەراورد بەو مێژووی کە لە ڕابردووە و تەواوی ئەو 65 ساڵی کە حیزبی پیا تێپەڕیوە چەندین وێزگە و قۆناغی جیاواز لە نێو حیزبی دیموکراتە سەری هەڵاوە ڕوویەوە. لە نێوانە شانازی و سەروەری هەیە، لە نێوانە هەڵی استراتیژی سیاسی گەورە هەیە، لە نێوانە شکست هەیە و لە نێوشیانە هەستانەوە هەیە. بەراورد بەو ڕابردووە بەو مێژووی کە تێپەڕیوە دۆخی ئێستای سیاسی حیزبی دیموکرات لەکوێدایە؟ تەبیعیە لە کاری جەمعیدا و هەروەها بۆ حیزبێک کە 66 ساڵ هەوراز و نشی و قۆناغی جۆرا و جۆری بەخۆوە دیوە مێژووی سیاسەکەشی دەکرێت لە ڕوانگەی جۆرا و جۆرەوە لێک بدرێتەوە هەڵسەنجێندریە. وەقەت هەند مادام حیزبێک کە جەمعێک لەگەڵێک کار دەکەن بڕیار دەدەن لێکدانەوە دەکەن تەسمیم دەگرن تاکتیک دادەڕێژن استراتێژی دیاری دەکەن دەچێتە نێو کۆمەلگا دشکردەوەی خۆی دەبێت کۆمەڵانی خەڵک بۆ چوون و هەڵسەنگاندنی خۆیان دەبێت. هیچ گومانی تێدا نیە حیزبێک دەتوانێت هەڵەش بکە ئیشتباش بکە و تەنانەت ئەو کەسانی کە لە نێو ئەو حیزبەدان لە ڕێبەرەکەیدا ئەوانیش جایزول خەتان مادام ئینسان کار بکە هەڵەش دەکا و مادام هەڵی کرد بە معنای ئەوە نییە هەڵا کۆتایی ژیانی سیاسیە بەڵکە هەڵا دەکرێت دەرسی لێوەربگری بۆی کە لە داهاتوودا کەمتر تووشی بێەوە یا ئەگەر تووشی بێەوە زەرەر و زیانەکانی کەمتر بێ. حیزبی دموکراتی کوردستان بە قۆناغێکدا تێپەڕ بووە دەورانێکی زۆر وحدەتی حیزبیشی هەبووە ئینشعاب و لێکدابڕان و ئینشقاق و لەتبوون و شتی ئای بەخۆ بینیوە بەڵام لە تەواوی ئەو دەورانانەدا هەمیشە هەوڵی داوە تێبکۆشێ تا ئەو جێی مەربوط بەو حیزبە بووە و لە پەیوەندی و علاقاتی خۆی لەگەڵ کۆمەڵانی خەڵک بتوانێت ئەو پەیوەندی ڕابگرێ. هەرچەند ئاسان نەبووە لە قۆناغی جۆرا و جۆردا سیاسەتی بەرامبەر بە حکوومەتی مرکزی ڕوون و ئاشکرا بێ، سیاسەتی بەرامبەر بەوەی کە بەنسبەت داهاتووی ئێران بێتەفاوت نەبووە تێبکۆشێ دەور و تەسیردا بنێ، تێبکۆشێ کۆمەڵانی خەڵک لە نێو خۆی کوردستانی ئێران فعال بن، تێبکۆشێ لە ئاستی نێو دەوڵەتی بە شێوازی جۆرا و جۆر مەسئلەی کوردی ئێران بێنێتە پێشێ و لە چوارچەوەی سیاسەتی خۆیدا لۆبی بۆ بکا و دۆستی بۆ بینێتەوە، تێکۆشاوە لە پەیوەندی لەگەڵ پارچەکانی دیکە وەک حیزبێک ڕایەتی وەزعیوان بکاوت لە حەدی توانای خۆیدا یارمەتی بە کەیسی کورد لەو پارچانەش بکە، تێکۆشاوە کە عیلاقات و پەیوەندی سیاسی خۆی لە گەڵ حیزبەکانی پارچەکانی دیکەش بەهێز بکە و هەر لەو پەیوەندێدا لە هەوڵدایە و لە هەوڵدا بووە عیلاقات و پەیوەندی خۆی لەگەڵ حیزبەکانی ئێرانیش بە قووەت بکە. بارودۆخی ئێستای ئێمە هەمووی ئەوانەمان ڕەچاو کردووە. تەبیعەتەن لە ژێر ڕووناکای ئەو سیاسەتە گشتێدا تێکۆشاوین و تێدەکۆشین تەنزیمی عیلاقاتی خۆمان بەنسبەت چەند و چۆنی خەبار لە نێو خۆی وڵاتیش تەنزیم بکەین. بڵێ لە بەرنامەکانی ڕابردووە ئاماژەمان بۆ کرد کە یەکێک لە کارەسەرکیەکانی ڕابەری سیاسی ئەوەیە کە وحدەت
دروست بکات وحدت بخڵقێنێ بەڵام ئەوەی کە تێبینی ئەکرێت لە سەر حیزبی دیموکرات ئەوەندەی کە وحدەتی دابش کردووە پردبووە ئەوەندە وحدەتی نەپاراستووە بۆ نمونە لەم ماوەی دواییە کە حیزبی دیموکرات تووشی ئینشقاقی سیاسی بێ و دوو باڵی جیاواز دروستە بێ باڵێک بەنێوی حیزبی دیموکراتی کوردستان و باڵێکی تر بەنێوی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران ئەکرێ پێمان بڵیت هۆکارەکانی ئەم ئینشقاق بوون و پردبوونە لەم دوایانەیە لە حیزبی دیموکراتە لە چیوە سەرچاوی گرتووە یاخود با بڵێم چێ لە ئێوە لەگەڵ بەڕێز مستەفای هیجری دەست پێش خەریتان کرد بۆ جیابوونەوە لە حیزبی دیموکراتی کوردستان لە دوای ئینقلابی ئێران دەکرێ بڵم لە 30 ساڵی ئەخیردا 3 جار ئەو کێشەیە بۆ حیزبی دیموکرات هاتوۆتە پێشیە جاری یەکەمیان ئەو جەم ئەبوون کە پێیان دەکرا گروهی حەوت کەسی یا پێرەوانی کۆنگرەی 4 بۆ چوونیان لەباری فکریەوە بوو جمهوری ئیسلامیان بە ئینقلابی دەزانی و بەشێک لە حیزبی دیموکراتیان سەر بە ئەمریکا و عێراق وانە دەزانی بەو بۆ چوونە تووشی کێشەیەک بوون و جەماعەتێکی کەم بوون لە حیزبی دیموکرات زیابوونەوە ئەو مەسەلە بەسەر چوو گوزەراتیە پەڕ بوو دوای ڕوتی ڕووداوەکان دەری خستکە و بۆ چوونە لە چوارچێوەی کوردستانی ئێراندا زۆر مەقبول نەبوو دواتر لە ساڵی 1970 ئینشعابێکی دیکە لە حیزبی دیموکرات هاتە گۆڕێ لە دەورانی حیاتی دکتۆر قاسملوو ئەو وەختی دکتۆر قاسملوو سکرتێری گشتی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بوون ئەو وەختیش ئەو حیزبە کەم و زۆر بە دوو لادا بەش بوو ئینشعابەکە لە کۆنگرەی هەشتا ڕوویدا بە دوای ئەو دابەشبوونەوە دواتر هەوڵدرا و یەکگرتنەوەی حیزبی دیموکراتی لێبووە لە دبوونی دووە ئاخری یا بڵم ئینشعابەکە لە ساڵی لە کۆتایی ساڵی 2006دا ڕوویداوە و ئەوە بیرۆکەی دەچۆ سەر کۆنگرەی سێزدە لە کۆنگرەی سێزدە کە حەزب کۆنگرە دەگرێ و ڕێبەرێک هەڵدەبژێردرێ و دوای کۆنگرەی سێزدە کێشە و ناکۆچیەکان دەست پێ دەکەنەوە لەو کێشە و ناکۆچیانەدا میکانیزمی لەگەڵێک حاوانەوە یا چۆنێک هەردوو لای کێشەکە بتوانن دەنێو حیزبی دموکراتدا بە تەوافق بگەن و لەگەڵێک کار بکەن بە بنبەست دەگا کاتێک بە بنبەست دەگا ئەو لەتبوونە تەبدیل بە ئەمری واقع دەبێ و دوو حیزبی دموکراتی کوردستانی ئێران و حیزبی دموکراتی کوردستانی لێ دەبێتەوە تەنیا دەم هەیە ئاماژە بە یەک شت بکەم ئەویش ئەوەیە هەم لە لەتبوونەکەی پێشودا یا ئینشعابەکەی پێشودا چون جاری وایە لەسەر ئەو نێوانەش کێشە هەیە کە بەڕاستی بە لای منەوە زۆر گرنگ نییە بە هەر حاڵ کێشەیەکە کارەساتێکە لە ژیانی سیاسی حیزبی دموکرات لەوەی پێشوشدا ئەوەندەی پەیوەندی بە بەحسە سیاسەکان بۆ لە کۆنگرەدا ئەوەندەی پەیوەندی بە هەڵسەنگاندنی پێرە و پرۆگرام بووە لە کۆنگری هەشتیشدا مشکلەیەکی ئەو تۆ لە گۆڕێدانە بووە بەڵام کاتێک دێنە سەر ئینتخابات و چێ لە کۆمیتە مەرکەزیدا بێ و چێ لە کۆمیتە مەرکەزیدانە بێ و لەوێ ئارایشەکان دێنە گۆڕێ لەوێ هەڵبەزینەوە لە ئینسانەکاندا دروست دەبێ لەوێ ئەو سەف ئارایانە چێ لەگەڵ چێها لایە چێها لە چۆن دەگەڵ ئەولا تەعامل دەکرێت و چۆن هەموو لای کێشەکان لە ئیدارەی حیزبدا بەشدار بکەی کە ئەو لەتبوون و ئینشعاباتی لێ نەکەوێتەوە مشکلەکە لەوێ دروست بووە بەدوای لەتبوونی ئەخیریشدا لە ڕاستیدا ئیختلاف یا بڵم لەتبوونی ئەخیری حیزبی دموکراتیش پەیوەندی بە پێرەوە پرۆگرامەوە نەبوو پەیوەندی بە نێوی حیزبەوە نەبوو پەیوەندی بە بەرنامەی سیاسیەوە نەبوو بەڵکە ڕاستەوە خۆ پەیوەندی بەوە بوو کە حاوانەوەی ئەو جەمعە دەگەڵێک بەداخەوە بە بنبەست گەیشت نفسی ئەوەی کە حیزبی دموکرات زۆر ئەوانەی لە خۆیدا تەجروبە کردو و ئەو ئینشعاباتە تەنانەت دوای یەکگرتنەوەی لێبووە ڕەنگە لە خانەیەکدا ئاوا پێناسە بکرێ لە نێو ئێمەدا هەمیشە ئازادی دەربڕینی بیر و ڕاهەبووە بەحسەکان کراون بەڵام ئەو وەختی کە دێینە سەر ئەوە چۆن لە میکانیزمێکی هاوبەش کە هەموو لایەک تەوافقی لەسەر بکەم بۆ ئیدارەی حزب بەشداری مشارەکەتی هەموو لایەکی لە حەدی خۆیان تێدا بێ لەوێ لێک هەڵبەزینەوەکان دەست پێ دەکرێت یەکتر حەسفکردن یەکتر وەلانان جناحبەندی ناوچەگەری ئەوەی کە یەکێک خۆی بێنێتە سەرێ بە قیمەتی هاتنە خواری ئەوی دیکە ئەوانە لە نێو حیزبی ئێمەدا بەداخەوە بووە یعنی من ئینکاری ئەوانە ناکەم و ئوسولەن ئینکار نەکردنی ئەوانە دەبێتە هۆی ئەوە ئێمە لە خێنەوەی داهاتوی خۆمان ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان بمانەوە ئەو حیزبە وەسەرێک بخێنەوە کۆمەک بۆ بکە لە داهاتوودا بزانین چ خوێندنەوەیەک جێبەجێ بکەین ئێمە باسی دموکراسی دەکەین دموکراسی تا نەبێ بە فەرهەنگ تا نەهادینە نەبێ تا میکانیزمی کار لەگەڵ یەکتر و تۆلێرانس و حوسەلە و لەگەڵ یەک حاوانەوە جێبەجێ نەبێ و نەهادینە نەبێ تەبیعەتەن ڕەنگە ئەو کێشانە بۆ ئێمە هەر لە داهاتوودا بێتە گۆڕێ جا بۆیە ئەو لەتبوونەی ئەخیریش من ئاوای پێناسە دەکەم میکانیزمی کاری جەمعی لەگەڵ یەکتر بەداخەوە هەرسیەنە بە بوومبەست گەیشت ئەو وەختی حلێک لە گۆڕێدانە بوو بۆیە هەردوو لا لێک جودا بوونەوە بە دوو حیزبی دموکراتی کوردستان و حیزبی دموکراتی کوردستانی ئێران کار دەکەن کا خەلیێم ئەگەر لە ڕووی فکریەوە قسە لەسەر پەردبوون و جیاوازی بکەین ڕەنگە یەکبوون چەند گرنگی هەیە بۆ هەرهێزێک پەردبوونیش ئەوەندە گرنگی هەیە بێ لە ڕووی فکریەوە بەومانەیە کە بە بنبەستگەیشتنی ئێوە قبول نەکردنی جیاوازیەکان بوو ئەگەرنا بۆ ناکرێت لە تیاریشی سیاسیە بۆ چوونی جیاواز هەبێ ئەمە
هەز ناکەی لە مێژووی حیزبی دیموکراتی شاکاتی خۆی لە سەردەمی پێشەوە قازیا دووبارە بوو بێتەوە هەز ناکەی ئەو مێژووە بە جۆرگ لە جۆرەکان ئەوترێت کە لە سەردەمی قازیا کەسێک بە نێوی مەحمودی تیرۆرەکرێ لە بەروی کە ڕەخنەگر و معارزی قازی بووە پێدوانی ئێوە هێشتا بەو نەفەسەوە کاری سیاسیەکەن کە ناتوان قبوڵی ڕاجیاوازیەکان بکەن ئەگەرنا بە من بەسگەیشتن بۆ ئەوەندەی مربوط بە سەردەمی قازی محەممەد بێ بەڕاستی من معلوماتێکی ئەو تۆمنێ لەسەر ئەو ڕوودا و ئەو نەفەری کە جەنابەت هێناتەوە بەڵام لە دەورانی قازی محەممەددا تەمەنی کۆماری کوردستان و تەمەنی حیزبایەتی ئەوە کەم ئەوەندە کەم بوو کە مەجاری نەدا ئەو مەوزوعاتە زۆر بێتە گۆڕێ و کێشەکان زۆر تەشەنە پەیدا بکەن من زۆرم حەز دەکرد کە ئیختلاف نەزەرەکان ئیختلافی بیر و باوەڕ باە ئیختلافی سیاسی باە اختلاف لەسەر استراتێژی باە اختلاف لەسەر ئەوە با لایە کوتپای من فدرالیزم قوبوڵە لایە کوتپای خودمختاری لایە کوتپای من دەوڵەتی سەر بەخۆم دەوێت لایە کوتپای ئەمن تەنیا بە چارەسەربوونی کێشەکە لە چوارچێوی قانونی ئاساسیدا ڕازیم گرفتەکەی ئێمە ئەوەیە گرفتی سیاسیمان نەبووە کێشەکانی 20 ساڵی ئەخیری حزبی دموکرات هەمیشە کوتم لە بەحسە سیاسیەکاندا لە کۆنگرەکاندا زۆر باش دەچێتە پێشیە لە قسەکردن لەسەر پێرە و پرۆگرام زۆر ئارام دقیق کارشناسانە هەموو لای قسەی خۆیان دەکەن و بەیەکە و پەسەندیشی دەکەین بەڵام دوایە کە دێتەوە سەر ئینتخابات چه ئینتخاب دەبێ ڕێبەرەکە چۆن تەعامل دەکا ئەقەلیەتێک دروست دەبێ ئەکسەریت چۆن دەگەڵ ئەقەلیەت دەجۆڵێتەوە لەوێ کێشەکان دروست دەبێ ئارەزوم دەکرد کێشەکانی ئێمە کێشەی سیاسی باە ئەگە کێشەی سیاسی وایە ئەو کێشانە خۆی بە بۆچوونی سیاسی پێناسە کردایە پانتایی سیاسی و ئەقلیەت و فەرهەنگی سیاسی حزبی دموکراتی دەوڵەمەندتر دەکرد ئەو وەختی کێشەی ناوچەیی نەدەهاتە گۆڕێ کێشەی جناحی نەدەهاتە گۆڕێ کەسەکان بە بۆچوونی سیاسی خۆیان پێناسە دەکرد ئەو وەختەش ئێمە وەچی زۆرێک لە وڵاتانی کە دموکراسی تێدا بووە بە فەرهەنگ و نەهادی نەبووە میکانیزمێکمان بۆ دەدیتەوە کە نەگاتە مەرحەلەی لەدبوون بەڵام کێشەکانی ئێمە بەداخەوە کێشەی سیاسی و بیر و باوەڕ نەبووە باشەکەوایە ئێوە ترستان لەوە نییە کە ڕۆژ لە ڕۆژان دەستان بچێتە خوێنی یەک و شەڕی براکان ڕووبدات وەکەوەی کە لە پارتەکانی باشووری کوردستانە ڕوویا و ئەو دەمەی کە هەندێک لە ئەندامانی مەکتەبی سیاسی پارتی دیموکرات لە پارتی جیابنەوە و شۆڕشین و ڕاگەین و پاشان شەڕێکی دوور و درێژینە و خۆی ماڵۆران کرد بەسەر کورداهێن و کە تا ئێستش بەداخەوە ئاسەوار و شوێنەواری ئەو شەڕە هەرما و بەردەوامە ئێوە ترسی ئێوەتان نییە کە بەبرۆز نەگەیشتنی ئێوە لە بۆچوونە جیاوازەکانە جا ئەگەر بۆچوونەکە سیاسی بێ یاخود جۆرێکی تر خوا نەکردە شەڕێکی لەو جۆرە دووبارە بێتەوە لە مێژووە کورتە ئاوردانەوەیەک بە مێژووی کێشەکانی نێو نەتەوەی کورد چ لە سەردەمی میرنشینەکانەوە بگرە چ لە دوای ئەودا لە کوردستانی ئێران بینی لایەنەکان ڕوویدا لە کوردستانی عێراق ڕوویداوە لە کوردستانی تورکیە ڕوویداوە ئەو کێشە ئەو تەجروبانە هەمووی ئەوە دەڵێن بەداخەوە ئەمە ترسیانە هەمیشە لە گۆڕەدا هەیە ئێمە وەک حزبی دموکراتی کوردستان بە دەرزوەرگرتن لەو تەجروبانە بۆی کە ئەو تەجروبانە خۆش و تاڵانە لە داهاتوودا دووپاتە نەبێتەوە یەک یعنی دەوری مێژووی لەژێر ڕووناکایی ئەو واقعەتەدا ئێمە نازانین ئێران لە داهاتوودا چی لێ دێتەوە سێناریۆی ناڕوون لە گۆڕێدا هەنا ئەگە کورد یەکدەنگ و بە قووەت لەو سێناریۆ ناڕوونانەی داهاتووی ئێراندا نەجۆڵێتەوە تعامل لەگەڵ تاران و تعامل لەگەڵ ئەو وەزعێتە نەکا ڕەنگە زۆر زەرەرمەند بێ و لە ژێر ڕووناکایی ئەو واقعەتەدا کە لە نێوەخۆی کوردستانی ئێران ئەندامانی حزبی دموکرات کەولەت بوونیان بەسەردا تەحمیل بوو ئێستا زۆر و زۆری جمهوری ئیسلامی ڕۆژانە تەجروبە دەکەن بەڕاستیش پێیان ناخۆش بوو حزبەکەیان لەت بوو هەمووی ئەو فاکتۆرانە ئێمە وەک حزبی دموکراتی کوردستان هێنا سەر ئەو قەنەعەتە کە لە کۆنگرەدا بڕیارێک بدەین ئەویش ئەوەیە ئێمە هەموو هەوڵ و تێکۆشانی خۆمان وەگەڕ دەخەین کە لەگەڵ لایەکەی دیکەی حزبی دموکرات واتە حزبی دموکراتی کوردستانی ئێران ئامادەین بێ قەید و شەرت لەگەڵێک دانیشتن و مزاکرە بکەین بۆی کە لەسەر ئەو ڕابردوانە وا دەرزوەر بگرین کە لە ئێستا فکرێکی لێ بکەینەوە لە ئایندەدا چری کە تووشی کێشە نەبینەوە ئێمە بۆ دانیشتن و قسەکردن لەسەر هەمووی ئەوانە و عادیکردنەوەی ڕەوابط و هەروەها تەنانەت لە ئیدامەی ئەوەدا جێخستنی فەرهەنگێکی ئەقلانی و فەرهەنگی دموکراسی و بەنەهادینەکردنی کارکردن لەگەڵ یەکتن و هەموو لایەک ئەمنیەتی حزبیان لە نێو حزبدا پاراسترێ ئامادەین واریدی ئەو پرۆسەیە بین و فکرێکی لێ بکەین و ڕێگا حەلێکی بۆ بینەوە لەلایەن ئێمە وەک حزبی دموکراتی کوردستان هیچ مشکلەیەکمان نییە بۆی کە ئەو پرۆسەیە لە شوێنێکرا دەست پێ بکەین وردە بەرەوە ئەو ئاقارێ بەرین کە ئەو جار بە تەجروبەیەکی باشتر یەکگرتنەوەی حزبی دموکراتی لەسەر بکەوێتەوە ئەمە دەست پێشخێرێکی باشە من لە ساڵانی ڕابردووە لە ڕادیۆی دیموکراتی گوێم لێ بوو دایکێک لە ئێرانەوە لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە پەیامێکی بۆ ئێوە ناردەبوو بۆ حیزبی دیموکرات تیان نووسی بووی ئەگەر وەکو کوردەکانی باشوور شۆڕش و خەباتمان بۆەکەن ئەوە هەر لەیسەوە چەکەکانتان داماڵن هەست ناکەن ئێوە جۆرێک لەو مۆدیلە سیاسیە دووبارەکەنەوە کە لە کوردستانی باشوورە تەکەتول و
شەڕی باڵباڵێن و شەڕی ناوچەگەری و لە دەرەوەی فکر و سیاست جۆرێک لە ئینشقاقی سیاسی دروست بوون و لە دوجاری شەبە و شەڕێنێ و خۆیە ئەم ئامادەیی تۆ شتێکی باشە من پێم خۆشە کە تۆ لێرۆ بانگەشی ئەوەکەی کە بەبێ قەید و شەردەوە ئامادەین بەڵام پرۆژەتان بۆ یەخستنەوە چییە؟ ئایا هیچ هەوڵێک هیچ هەوڵێک لە ئێستا لە ئارایە بۆی کە ئەم دوو باڵە بەبێ ئیشکالی سیاسی بەبێ بەریەکەوتن جۆرێک بە جۆرێک لە جۆرەکان حیزب تۆکمە بکاتەوە و شەڕی باڵباڵێن نهێڵێت لە هەمووی دنیای ئەوڕۆدا لە هەموو کێشەکاندا بینی لایەنەکانی جۆرا جۆر بینی دەوڵەتان بینی حیزبەکان لە وڵاتێکدا کۆتلەکانی پارلەمان تا لەگەڵێک دانەنیشن ناتوان قسە لەسەر چارەسەری کێشەکان بکەن تا هەردوو لای دموکرات لەگەڵێک دانەنیشن هیچ حلێک جێبەجێ نابێ ئەوەندەی مربوط بە ئێمەیە وەک حزبی دموکراتی کوردستان ئامادەین بێ قەید و شەرت دابنیشین ئەگەر دانیشتین با لەسەر هەموو شت قسە بکەین لەو دانیشتنەدا با خۆمان هەڵشێلین با خۆمان لە مقابل ئینتزاراتی کۆمەڵانی خەڵک لە کوردستانی ئێران دابنین ئەو ئومێدەی خەڵک بە ئێوەی هەیە با ئومێد بدەین بە خەڵک با باسی وە بکەین ئێران چی لێ دێتەوە با باسی وە بکەین کورد لە ئێران چۆن دەتوانێت بە قووەت بازی بکە با باسی وە بکەین ئێمەی دموکرات لە ڕابردوودا حیزبێک بووینە لە نێوە خۆی خۆماندا کۆمەڵێک مشکلە و گرفتمان هەبێ بابین لە نێو خۆمان دانیشتن قسەیان لەسەر بکەین ئەگە هەمووی ئەوانەمان هێنا بەرباس و لێکدانەوە لە کەش و هەوایەکیدا وردە زەمینە دروست دەبێ بە ئاگاهی و عەقڵیەتێکی زۆرتر و بۆەوەی کە کۆمەڵانی خەڵکیش نەزەریان هەبێ ئەمە ئەو حیزبە بخەینەوە سەرێک من بەش بە حاڵی خۆم لەوە خۆشحاڵ نیم کە کوردی کوردستانی ئێران دوودانە حزبی دموکراتیان هەیە لە هەمان کاتدا دەم هەوێ لێرەدا تەئکید لەسەر ئەو واقعیەتەش بکەمەوە ئێمە ڕاستە لەت بووین بە دوو بەش بەڵام هەردوو لای ئێمە لە فعالیەتی تەبلیغاتی خۆمان فعالیەتی تەشکیلاتی خۆمان فعالیەتی دیپلۆماسی خۆمان فعالیەتی کاروباری مەدەنی و خۆی وڵات لە دژی جمهوری ئیسلامی کۆتاییمان نەکردووە هەردوو لای ئێمە خاوەنی خەمێکی هاوبەشن هەردوو لای ئێمە لە ئاستی نێودەوڵەتی و لە ئاستی ناوچەی و لە ئاستی کوردستانی ئێران و لە ئاستی ئێراندا خەبات و جموجۆڵی جۆرا جۆرمان هەیە هەردوو لای ئێمە مەوزوعێکی هاوبەشمان هەیە هەردوو لای دموکرات ڕابردوویەکی هاوبەشیان هەیە نە ئێمە دەتوانین بەوان بڵین کە ئەو ڕابردوویە ئێوە نییە نە ئەوان دەتوانن بە ئێمە بڵن کە ئەو ڕابردوویە ئێمە نییە نە ئێمە دەتوانین بەوان بڵین کە ئێوە حزبی دموکرات نین نە ئەوان بە ئێمە دەتوانن بڵن کە ئێمە حزبی دموکرات نین کەسایەتەکانی کە هەر لە هەردوو لای دموکراتن لە نێوە خۆی کوردستانی ئێران دەیان ناسن دەیان ساڵ خەبات و چالاکی و فعالیەتیان کردووە ڕابردووی حزبی دموکرات و نێوی حزبی دموکرات بە هەموو ئیفتخارات و بە هەموو شکستەکانەوە ئیفتخاراتی هەردوو لایە جا ئەگەر وایە ئەوە ئەمری واقعە قبولی ئەمری واقع لەلایەن ڕێبەرانی هەردووگلا ئێمە بگەێنێتە سەر ئەو قەنەعەتە کە دابنیشین وەک دوو حیزبی متەمەدین لە ساڵی 2011دا بەو ئینتزاراتی کە کۆمەڵانی خەڵک لە نێو خۆی وڵاتیانە ئەو گرفتە چارەسەر بکەین لە هەنگاوی یەکەمدا دەست بە دانیشتن و گفتوگۆ بکەین یا لەگەڵێک تێکەڵ بینەوە کە ئەویش عملیە بلەخەرێمە هەردوو گلامان دموکراتین یا ئەگەر تێکەڵ نەبینەوە وەک دوو حیزبی مەحقوڵ هاوکار لەگەڵ یەکتر بۆ کەیسێکی هاوبەش لە دژی کۆماری ئیسلامی لە پێناو مەسەلەی کورد لە کوردستانی ئێراندا کار بکەین. تۆ لە سەرەتاوتت ئەم جیاوازی و انشقاقی کە هەیە جیاوازی فکری و سیاسی نین کەوایە بۆچی حیزبەکەی خالیدی عەزیزی حیزبی دموکراتی کوردستانە و ئەوەی بەڕێز مستەفا هیجری حیزبی دموکراتی کوردستانی ئێرانە حیزبی دموکراتی کوردستانی خالید عەزیزی مەبەست لە کوردستانی گەورە و هەر پێنج پارچەکەیە ئیشکردنە بۆ ئەو وەک پاسۆک ئەوەشی کە مستەفا هیجری بانگەشەیەەکە حیزبی دموکراتی کوردستانی ئێران مەبەستی لەوەیە کە تەنها بۆ کوردستانی ئێران خەباتەکرێ ئایا ئەمە جۆرێک لە جیاوازی نییە ئەگەر بەراوردێک لە نێوان ئەو دوو هەر ئەوەی کە هەردوو لە نێوی حزبی دموکراتیان هەیە دلیل بەر ئەوەیە جیاوازێکی سیاسی ئەو توی تێدا نەبووە ئەوەی یەک دوو ئەگە ئاورێک لە مێژووی حزبی دموکرات بدەینەوە کاتێک لە کوردستانی ئێران ساڵی 1945 دامەزراوە نێوی حزبی دموکراتی کوردستان بووە دوایە کە هاتووەتەوە کوردستانی عێراق و ئەو وەختە دوای کۆدەتای قاسم کە زۆری ڕێبەرانی حزب لێرە بوونە وردە خوێندنەوەیکی دیکەی لێکراوە کە چۆتەوە کوردستانی ئێران دوای ئینقلابی ئێران بۆتە حزبی دموکراتی کوردستانی ئێران تەنانەت پێشویش بۆ ماوەیەک حزبی دموکراتی کوردستان خەتی تیرە ئێرانیشی لەسەر بووە ئەگەر وایە نێوی حزبی دموکراتی کوردستان و نێوی حزبی دموکراتی کوردستانی ئێران بەشێک لە مێژووی حزبی دموکراتە هەمووی سەنەدەکانیش لە گۆڕێدا هەن لە سەردەمی کۆماری کوردستانەوە بگرێت تا ئێستا جیاوازی تەشکیلاتێکە ئەوەی کە ئێمە نێوی حزبی دموکراتی کوردستان ماداناوە
بەشێک لە مێژووی حزبی دموکراتە و بە معنای ئەوە نیە ئێمە حزبی دموکراتی کوردستان لەباری تەشکیلاتی و پێناسە دەکەین و هەر چارپارچەی کوردستان نا ئێمە بە سەراحەتیش ڕامانگەیاندووە ئێمە بۆ کوردستانی ئێران خۆمان پێناسە دەکەین لەباری تەشکیلاتی حزبی دموکراتە بۆ کوردستانی ئێران و لە پانتایی سیاسی ئێرانیشدا ئێمە حزبێکی سیاسی ئێرانین نە ئێمە و نە ئەوان هیچ لامان چوارچێوەی تەشکیلاتی و پێناسەی تەشکیلاتی و ئەندام وەرگرتنمان پارچەکانی دیکە نییە ئەو ئەقلیەت و بۆچوونە هەر لە زۆر لە نێو حزبی دموکرات جیاواز لەو ئینشعاب و لەتبوونەدا نەهادی نەبووە. پاش جیابن و ئینشقاقی هەردوو باڵەکە ئێوە پێتان وایە کە باڵەکەی تر باڵی ئاسکەریە و چەک و پێداویستی سەربازی لای ئەوانە بەڵام لە کاتێکا لای ئێوەیە لەم بارەوە چیڵێن لە سەردەمی ئێستادا هیچ کام لەو دوو باڵە فعالیەتی نظامی ڕاستەوە خۆیان لە دژی کۆماری ئیسلامی نییە ئەوە یەک دوو کاتێک ئەو حزبە لەت بوو مؤسساتی حزبی بنەماڵەکان کەمپەکان ئەو ئیمکاناتەی شت کە لێرە هەیبوو ڕاستێکی ئەوانش دابش کراوە ئەوەی کە لێرە هەیبوو لە کەمپەکاندا بۆیە من بە زەحمەت دەتوانم بڵم ئەو لا چەندی سلاح هەیە و ئەو لا چەندی سلاح هەیە و لە ڕوانگەی منەوە سلاح عەدەدێکی یا فاکتۆرێکی زۆر کەم و چووکەیە لە کێشەی بنەماڵی دیموکراتدا کاتێک ئێمە باسی یەکگرتنەوەی حزبی دموکرات دەکەین ئەوەی کە ئەم کەمپە بەچێیە سلاحەکە بەشی زۆری بەچۆیە ڕادۆکە ئارشیوی لەلایە کتێبخانە لە لای چێە ئارشیوی تەلویزیۆن لە لای چێە ئەوانە مەوزوعاتێک نین ئەسڵەن لە گۆڕێدا بن لە پەیوەندی لەگەڵ ئەو پرۆسێسەدا ئەوەمان بەلاوە گرنگ نییە ئەوەی کە بەلای ئێمە گرنگە ئەقلیەتی جێخستنەوەی کارکردن بۆ لێک نزیک بوونەوە لە هەردووی دموکراتدا جێبکەوە نەهادی نەبیە وەک خۆت دانت پیانە ئێستا بەداخەوە چالاکی فعالەتێکی ئەوتۆ لە حیزبی دموکراتە نابینرێ کاریگەریشی ئەوتۆی لەسەر ساحەی سیاسی کوردستانە نەماوە هەردوو باڵەکە بە جۆرە لە جۆرەکان تووشی لاوازی بوون بڕوای تۆ هۆکاری چیە هۆکاری لاوازبوونی حیزبی دموکرات کە ئەوەندەی وەکو پەنابەرێکی سیاسی دەرەکەوێ ئەوەندە وەکو حیزبێکی سیاسی دەرناکەوێ بۆچی حیزبی دموکرات بۆ ئاراستەیە ئەگەر ئێمە فعالیت و چالاکی هەر بە فعالیتی نظامی و جم و جۆڵی چەکداری و بەڕێوەبردننی چەند ئیقدام و عملیاتی نظامی لە دژی ئەرتەشی ئێرانی یاسپای پاسداران بەڕێوەی بەرین ئێمە و نەوە فعالیتەمان ڕاگرتووە ئەگەمە بەس لە فعالیتی تەبلیغاتیە تەلویزیۆنمان هەیە ڕۆژنامەمان هەیە ڕادیۆمان هەیە لە نێوە خۆی وڵات زۆربەی زۆری کۆمەڵانی خەڵک ئەو کەسانی کە ئەڵبەتە لە ئەنگری حزبی دموکراتین یا ئەندامی حزبی دموکراتین ئێستاش لەگەڵ تەشکیلاتەکانی حزب ماونەتەوە ئێمە بە مناسبەتی جۆرا جۆر هەبووە بانگاوازمان لە کۆمەڵانی خەڵک کردووە بە مناسبەتە مێژویانە خەڵک لە نێوە خۆی ئێران لە کوردستانی ئێران بە پیر بانگاوازەکەی حزبی دموکرات هاتوونەوە قبولیان کردو استقبالیان لێ کردووە جاگر وایە ئێمە فعالیتی سیاسی تەبلیغاتی تەشکیلاتی خۆمان ماوە بەڵام شێوازەکەی گۆڕاوە بە بەراورد لەگەڵ ڕابردوودا ئەویش ئەوەیە ئێمە ڕاستەوە خۆ ئاشکرا لە نێو کۆمەڵانی خەڵک دانین ئێستا دەوتێت یەکێک لە هۆکارەکانی لاوازبوونی حیزبی دموکرات لە پاش ڕوخانی ڕژێمی سەدام و ڕژێمی بەعسەوە دەست پێکە کاتێکە ئەو ڕژێمە سەردەمانێک هاوکاری حیزبی دموکراتەکە و پاشان ئەڕوخێت ئەمە بێتە هۆی ئەوەی کە حیزبی دموکرات لاواز بێ و تووشی ئینشقاق و پەردبوون بێ تۆ لەم بارەوە چی ئەڵیت شەڕی ئێران و عێراق کە تەواو دەبێ تەبیعەتەن لەو سنوورانە مەجای فعالیت کەمتر دەبێتەوە وەی کە هەردوو ئەرتەش سنوورەکانی خۆیان دەگرن بەڵام دوای تەوابوونی شەڕی ئێران و عێراقیش پێشمەرکانی حزبی دموکرات لە نێوە خۆی وڵات فعالیتی نظامیان بووە تا دەگاتە ئەو سەردەم کە بنکە و بارەگاکانی حزبی دموکرات لە بناری قەندیل دەبێ لەو شوێنانێکی ئێستا پەکەکە لێتی دوای ئەوەی کە حکوومەتی ئێران هێرش دەکاتەوێ و لەسەر تەوافقێکە حزبی دموکرات لەگەڵ حکوومەتی هەرێم ئەو وەخت دەیکا بناری قەندیل بەجێ دێڵێ و بناری قەندیل کە بەجێ دێڵێ بە لە بەرچاوگرتنی بەرژەوەندی کوردستانی عێراق بووە لەو شوێنانە ئێستا نیشتەجێ دەبێ ئەوە تەغییرێک بوو بەسەر ژیانی سیاسی حزبی دموکراتدا دەنا دوای شەڕی ئێران و عێراق ژێمە فعالیتمان بووە گە فعالیتی نظامی چاو لێ بکەی پێشمەرکانی حزبی دموکرات لە قوڵای کوردستانی ئێران بوونە بەڵام دوای ساڵی 91 وانەکە ئەو دفاکتوێ ئەو وەزعێتە لە کوردستانی عێراق دروست دەبێ و حکوومەتی هەرێم دروست دەبێ تەبیەتەن حکوومەتی هەرێم مەجبور بە کۆمەڵێک تەعامل لەگەڵ دراوسەکان دەبێ و لەو پەیوەندێدا حزبی دموکراتی کوردستانیش خۆی ملزم بە
هێندێک تاحوداتی نەتەوەی و ڕعاتکردنی هێندێک وەزی ئێرە دەبینێ و وردە فعالیتی نظامی ئێمەیدی لە 12 ساڵی ئەخیردا بە تەواوی ڕابورەکە خەرید بەبەستی من لە فعالیت ئێستا حیزبی دیموکرات نەوەکو حیزبەکانی تر شەڕی پارتیزانی ماوە لە نێو خۆی ئێرانە نە لە ڕووی فکری و استراتیژی سیاسیشەوە دەستی بە شوێنە درۆدەستەکانەگەمە بەستی من لەوە بوو ئەگەر کرا ڕوونتر قسە لەسەرەوە بکەی بەڵام ببوورە پاش ئەم ناوبڕە بەڕێزان ناوڕێک و ئەگرێنەوە وڵاتان.